بۆی نەمەزانی ڕۆژێک دادێ و لەژێر حکمی کوردیدا هاو نیشتیمانی و هاو زمانیەکەی خۆم لە زیندان دەکرێت بەبێ هیچ شتێک. ئیمشەو شەید جەحفەرم لە خەوابینی وتی پەشیمانم لەوەی کە پەتی سێدارم خستە ملی خۆم و بەدەم سرودی ئەی ڕەقیبەوە ژیانی خۆم بەخش کرد. چیتر جوانیەکانی ئەم وڵاتە مەشێوێنن، چیتر خەونەکانمان لە گۆڕ مەنێن. ئێمە جگەلا ئەوەی کە داوای مافێکی سەرەتایی خۆمان دەکەین هیچی ترمان داوا نەکردووە. هاو نیشتیمانیانی ئەم شارە، هاوڕێیان و خێر لە خۆ نەدیوەکانی ئەم شارە سەردەمانێک ئێوە لە شەقام بوون بۆ ئەوەی حکومەتێکی زۆر داری بەعز لەناو ببن. بەڵام ئەمڕۆ لەژێر سایە و دەسەڵاتی کوردی ئەوەی کە شەهیدمان بۆدا و خوێنمان بۆ ڕشت بە ناحەق لە زیندانەکانمان دەکەن. قووت و خوێنی شەهیدەکان بەهەدەر دەبن. بۆیە چیتر ئەم دەسەڵاتە ئەم حکومەتە مەخەنە ژێر پرسیارەوە. هیچ کامەک لە ئێوە هاوڵاتیان لە دوورۆ سەیر مەکەن، مەبن بە پاڵەوانی بشت فەیسبووکەکانتان. ئەم هەموو ناحەقی و ناعەدالەتەی کە لەم وڵاتە دەگرێت چیتر بێدەگ مەبن. من قوربانی ئەو فیشەکە دەبم، قوربانی ئەو زیندانیە دەبم کە من لە خۆ بگرێ. بێدەنجی ئەڵێن جوانی مرۆڤە، بەڵام لە کوێندەر لەو شوێنەی کە چیتر نابێ ناعەدالەتی قبوڵ بکرێ، نابێ بهێڵین هاوپیشە و مامۆستایەکانمان لە زیندانەکان چیتر زیندانی بکرێن. بێدەنجیتان مای ئەوەیە کە خۆتان سەروەری کۆیلەتی خۆتانن. من لێرەوە چاو دەمی خۆم دەبەستم، بۆیە چیتر قبوڵی ئەوە ناکەین کە بە ناحەق لە زیندانمان بکەن. بەڕێزان، هاوشاریەکان، حکوومەت و دەسەڵاتی کوردی نەچاوی هەیە، نەگوێی هەیە، نە زمان و زاری هەیە بۆ وتن. من ئەمڕۆ ئەبم بە پەیکەر لە تەنیشت پەیکەری ئەو شەهیدانەی کە خوێنیان ڕشت بۆ نیشتیمان و بۆ وڵات. من وەکو مامۆستایەک وەکو هونەرمەندێک ئەمڕۆ هەستان بۆی کە ناڕەزایی خۆم دەربڕم بەرامبەر بەو تاوانەت پێوزەونێک کە بەرامبەر هاوپیشەکانمان کراوە کە بە زیندانیکردنی 6 ساڵ بەبێ ئەوەی هیچ شتێکە سەر بێ. من کە لێرەوە ئەوە دەڵێم پرسم لەوە هەیە کە بۆ هەمومان ئەوە لە ڕێ، یعنی شتێکمان بۆ دروستکەن و تۆمەتێکمان بۆ دروستکەن لەبەرەوەی کە دەنجی ناڕەزانیە کە ناحەقی قبوڵ ناکەین، کە گەندەڵی و نادارپەروەری قبوڵ ناکەین. ئەوەی سێرە لە وڵاتە ئەوەیە کە ئەوانەی کە تۆمەتبارن لە جادەکان بە ئارەزوو خۆیان دەسوڕێنەوە، ئەوانەی کە هیچ شتێکیشیان نەکردووە لە زیندانەکانن. بۆیە ئەمە پرسیار دروست دەکات لای هەمومان لەسەرەوەی کە ئەم حکومەتە ئەم دەسەڵاتە کە دەیەوێت دەنجی هەموو تاکەکان بکاتەوە و بە ئارەزوو خۆی هەرچی بوێ بیکاتن کە ئەوەی دوێنێ بینیمان بە بەرچای هەموو دنیا و بە بەرچای هەموو هاوڵاتی و هەشاری و وڵاتی خۆمان کە ئەوەشیان کرد کە شەش کەس بەبێ ئەوەی هیچ شتێکیان لەسەر هەبێت درانە دادگا و 6 ساڵ زیندانیان بەسەردا سەپێت. قووت و خوێنی شەهیدەکان بەهەدەر دەبن. بۆیە چیتر ئەم دەسەڵاتە ئەم حکومەتە مەخەنە ژێر پرسیارە.